ساڵح باوکی 5 منداڵە و هاوڵاتێکی تەمەن 46 ساڵی سلێمانیە. ئێوارەی ڕۆژی ڕابردوو ئازارێک لە دڵیدا دروست دەبێت و دەبێتە هۆی سڕبوونی لایەکی جەستەی. دوای گەیاندنی بە نەخۆشخانەی پسپۆڕیەکانی دڵ لە سلێمانی لەلایەن تیمێکی نەخۆشخانەکە قەستەرەی بۆ دەکرێت و شەبەکە و باڵۆنی بۆ دادەنرێت. ساعات 7:30 ئێوارە بوو، هەستم بە دڵتەنجی کرد، ئازارێکی زۆرم بۆ هاو، دڵم بە تەواوەتی تەنگ بوو، باڵی چەپم قورس بوو. تێچووی چارەسەرەکەی ساڵح لە ناو نەخۆشخانەکە 800 دۆلار بووە، بەڵام ئەگەر لە دەرەوەی نەخۆشخانەکە ئەنجامی بدایە زیاتر بوو لە 3500 دۆلار. برایەکی ساڵح کە هاوڵێتی لە نەخۆشخانەکە دەڵێت ئەو بڕاپارەیە بۆ کەسانی هەژار زۆرە و ناتوانێت لە دەرەوەی نەخۆشخانەکە چارەسەر وەربگرێت. وڵی بەڕاستی شتێکی زۆر پیرۆزانی ئەگەر ئەمە نەبێتی تر هاوڵاتی داماوە ئەبێت چی بکات. ئەم دەروە هەیە لێرە بەڕاستی ئەمە شتێکی زۆر باش. ئێستاش کە نەخۆشخانەکە ڕووبەڕووی کەمی دەرمان و خراپی بەشێک لە ئامێرە پزیشکیەکانی بۆتەوە و بەشێک لە چارەسەرە پزیشکیەکان وەستاون وەکو نەشتەرگەریە ساردەکان مەترسی لەسەر ژیانی نزیکەی 400 نەخۆش دروست کردووە کە لە چاوەڕوانی نەشتەرگەریدان بۆیان ئەنجام بدرێت. بەڕێوەبەری نەخۆشخانەکە دەڵێت ئەگەر دۆخەکە چارەسەر نەبێت ئەوان نەشتەرگەریە کتوپڕەکانیش ڕادەگیرێت. بەنسبەت نەشتەرگەریە کتوپڕەکانەوە ئەوە لە هەموو دنیادا ئەگەر نەخۆشێک بەجەڵتەی دڵڕووی لە نەخۆشخانەیە کرد دەگەرات و لە چەند کاتژمێری یەکەم تۆ ئەو نەشتەرگەری قەستەڕ و شەبەکە و باڵۆنت بۆ ئەنجام نەدا بێگومان مەترسی بۆ سەر ژیانێ بێت. دەتوانین بڵێن لە 4 کەستا یەکێکیان بەرەو سەرەوە ڕەنگە مەترسی بۆ ژیانە بێت و بێتە هۆی مردنی ئەو نەخۆشە. کێشەی کەمی دەرمان لە نەخۆشخانەکان بۆ ئەوە دەگەڕێتەوە کە کۆمپانیەکانی دەرمان بڕی دەرمانی پێویست بۆ نەخۆشخانەکان دابین ناکەن. ئەوەش دوای ئەوەی کە ئەو کۆمپانیایانە بڕی پێویستی شایستە داراییەکانیان لەلایەن حکومەتەوە بۆ خەرج نەکراوە. گرفتی دەرمان ئاماری چارەسەریەکانی لە نەخۆشخانەکەشدا کەم کردوتەوە. بە جۆرێک بەپێی ئامارەکانی نەخۆشخانەکە لە 6 مانگی ساڵی ڕابردوو 6579 نەخۆش داخڵ بوون و 2413 قەستەرە ئەنجام دراوە و 1449 شەبەکە و باڵۆن دانراوە و 159 نەشتەرگەری ئەنجام دراوە و 145 نەخۆشیش گیانیان لەدەستداوە. بەڵام لە 6 مانگی ئەم ساڵدا ئامارەکان دابەزیوە و 4419 نەخۆش داخڵ بوون و 1871 قەستەرە ئەنجام دراوە و 1015 شەبەکە و باڵۆن دانراوە و 229 نەشتەرگەریش ئەنجام دراوە و 88 کەسیش گیانی لەدەستداوە. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.